با بینە سەر ینی لەم سەری دنیاوە بۆ سەری دنیا بۆنی شەڕدێ ئەمریکاش ینی میلی لێ ڕاکێشاوە بەرامبەر بە ڤەنزوێلا. حەزەکەم باسێکی ئەوش بکەین لەوێ چی ڕووەدا. ڤەنزوێلا خۆی بڵێن کۆن کە لە گەڵ ئەمریکا بوو هەتاکو لە شتاکانە فڕۆکەی F-16 وەرگرت بوو لە ئەمریکا هەی بوو. بەڵام مۆدۆرۆ بڵین هەر نیزامێکی دیکتاتۆریە سەر بە ڕۆژهەڵاتە بە رووسیا و چین و ئەوانە. دەبیرت نەچێتن ڤەنزوێلا یەکەم احتیاطی نەوتە لە جیانە ئەو وڵاتە و شوۆنەکەشی استراتیژیە ینی لە ئەمریکای باشوورەوە کاکەوێتە سەر بەرامبەر بە مەکسیک و کوبە نێزیکە لە ئەمریکاوە. پار بۆ نمونە دوو فڕۆکەی تۆبۆلیفتی و 160 رووسی بۆمباردمان کە پێی وترێ وایت سوان 19 سەعات بە ئاسمانەوە بوون چوون لە ڤەنزوێلا دابەزین. بەڵام دوایەوە دەرکەوت بۆیان کە هەر فڕۆکەیە سێ بۆمبی ئۆتۆمی هەڵگرتووە. ئەمە بۆ ئەمریکا زۆر مەترسیە کە بگەیتە سنووری ئەمریکا. ئەبێ ئەو نیزامە بگۆڕێ ئەو حکومەتە لێرانە مۆدۆر قەراری لێدراوە ئێستش دوێنێش بڕیاریدا دوێنێ بوو پێرێ بوو بڕیاریدا ئیتر فڕۆکە بە ئاسمانی ڤەنزوێلا نەڕوات. هەر دەقە موشک بڕۆیان فڕۆکەی جەنگی بکەوێتە شەڕ کۆتایی پێدێ. دوو ڕێگای هەیە مۆدۆرە یاواتە ڤەنزوێلا بەجێ هێڵێ وەکەوەی ترامپ نزیکەکانت ڤەنزوێلا جێبێڵن و ئەمەی کە دوێنێ پێی وت ژیانتان با سەلامەت جیاوازە خۆی پێش 3 هەفتە ئەمەی پێوتووە. بەڵامی تر بۆ میدیاکان دوێنێ دەرکەوت پێرێ دەرکەوت کە باس بکرێتن. یاواتە بەجێڵێ بڕوا بۆ تورکیا بۆ لای ئەردۆغان بۆ پەیوەندیان هاوڕێتیان خۆشە مۆدۆڕۆ ئەردۆغان هاوڕێتیان خۆشە. خۆ ئەردوغان و ترامپیش هاوڕێتیان خۆشە. نا بزانە تورکیا ڕاست ناتوێە بەڵام تورکیا بەردەوام مەگەر سەیری بکەی دارەکە لە ناوەڕاستەوە ئەگرێ نە ئەودا نە ئەملا بەردەوام هەموو لایە ڕازیەکە لە ناوەڕاستەوە سیاسەتێکی سیر بەکاردێنێ لەبەرەوە ڕێدا خۆ ترامپیش حەزەکە ئێستاکە ئەگەر مۆدۆرۆ بڕوا ئەردۆغان پێی بڵێ وەرە بڕوا بۆ لای ترامپ دوورە بێ لە کێشەی شەڕ لە ڤەنزوێلا ئەو کاتە گەڕێتەوە بۆ تایوان دێتن. باش ینی ئەگەرێکەیە ئەگەر مادۆرۆ وڵات جێبێڵێ ڤەنزوێلا جێبێڵێ بڕاتە تورکیا بۆ تورکیا بەڵێ بەڵام بڕوا ناکەم ینی باش شەڕ ئەگەر دەستیش پێ بکە لە نێوان 48 ساعت تاکو هەفتەیەکە خایەنێتن. وڵا هەر لەسەر ئەو شەڕە ینی جەموجۆڵی سەیرەکە ئەمریکا لەو سنوورە بۆ نمونە لە پۆرتۆریکۆ ینی چالاکی هەیە چالاکی سەربازی ئەمە واکە ینی زووتر ئەم شەڕە دەست پێ بکە یا جارێ هەر بە قسە ئەمێنێتەوە بە هەڕەشە خۆی لە نەوانیانە پەیوەندی هەیە ئێمە پێی نازانین ینی ستیڤ ووتکۆک پەیوەندی بە مۆدۆڕۆ کردووە بەوانەوە بەڵام ئەم جۆرە شەڕانە سعاتی 0 دقە و سعاتی نییە ئەوە نەزانی وەتی سعاتی 0 و حرەکەتەکەنە جوولێنەوە لێدا دوای ئەو هێزەی کە هێناوێتی حامیلەی تایرات و قاسیفاتی استراتیژی بردوۆتە و سنوورە ئەمریکا حامیلەی تایراتی بردووە F-18 سوپەرهۆرنێتی پێەیە F-16 بردووە ڤیەکەی ینی بڵێن ڤایبەر ئاخر نوسخەیەتی F-35 بردووە بەڵام لە بۆمباردمانەکان B1B لانسەری بردووە ینی B2 سپیرتی نەبردەوەی کە لە ئێرانیدا B1Bەکانی بردووە B1B فڕۆکەیە کە بۆمباردمانە سوپەرسۆنیکە لە دەنگ سەریعترە ڕاتن توانای ئەوەی هەیە بەنەوی بفرێ ینی خۆی لە ڕادارات بشارێت بە نزمی بفرێتن زۆر نزم بێتن و بفرێ و لە ڕادارات دەربچێ و ئەشتوانێ بە سورعەتی 1000 کیلومتر بەبانەوە بڕوا لەو نەویە ئەجززەی ئەلکترۆنی پێشکەوتوی تایە چونکە B2 سپیرت لە هەموو کاتێکە ناتوانێت بفرێ ئەمەی کاتە سەر ئێران بینەران بینی بێت لە هەموو کەش و هەوایەکە ناتوانێت بفرێت تایبەتی ئەگەر ڕەشەبایە بە قووەت بێ باران بێتن نایفرێنن چونکە ئەو بارانە کار لە بۆیەی شەبەحیەکەیە کاتن تێکێداتن بێ دووبارە بگەڕێتەوە معمەل دەستکاری بکرێتن لەبەرەوە B1B لانسەرەکان بەکاردێنن جگەلەوە احتیمالی هەیە B2 فڕۆکە کۆنەکان کە ئەمریکا سە لە دەوری 48 فڕۆکەی ماوە لەوانە بەکاری بێنێتن بۆ شەڕە بۆ شەڕە بەڵێ ئەی ڤەنزوێلا چی هەیە کاک سەلام ڤەنزوێلا F-16ەکانیەوە هیچ ڕاوەستاوە
چونکە ناشوانێ بەکاری بێنێت سەبا شتێ باز بکەین باش ینی مالیزیا F-18 کە کڕی سنگافورە تازە بۆیان دەرکەوت ئەو F-18 کە بەکاری دێنن هەموو بەیاناتی ئەڕوا بۆ ئەمریکا هەموو بەیاناتی فرینی کە لە وڵاتەکەی ئەفرێت چی ڕسمەگرێ چی قسەیەکەکەن هەمووی ئەڕوا بۆ ئەمریکا لە هەمان کاتە بۆیان دەرکەوت ئۆتۆپایلۆت تەیاری ئۆتۆماتیک ینی کە فڕۆکەوان واز لە فڕۆکەکە دێنیوەی خاتە ئیش کۆنتترۆلکردنی لەلایەن ئەمریکاوە ئەتوانن بچنە سەری کۆنتترۆلی بکەن ئەتە تۆ فڕۆکەیە وەکو F-35 سعودیەوە بیکڕێکاکە هی خۆت نییە ڕای بگرێ ڕایەگرێتن لە عێراقا میراج کورسیەکانی ڕاگرت فڕۆکەوانەکەی ڤەنزوێلاش بە هەمان شێوە هاینی بە هەمان شێوەیە تاکو یەدەکیشی نییە پارچە بۆی چونکە ڕایگرت و ئەمریکا نایداتێ جگە لەوانە سی خۆی سی هەیە SM هەیە بە موشکی H-135 ئەم موشکانە بۆ دژی دەریایە ئەتوانێ بەکاری بێنێ 28 فڕۆکەی هەیە لەو جۆرە بەڵام ئەم فڕۆکانەی ئلیوشن IL-76 کە لەم ماوەی ئاخیرە لە فەنزەوە لە دابەزی لە ڕووسەوە زۆری بۆ نرد منزومەی بانسێر M2ەکەی بۆ نرد لەگەڵ بووک M2 ئەو منزومەی بەرگری ئاسمانی بۆ نردووە لەگەڵ S400 بەڵام هەر بەش ناکاتم هەر بەشی ئەمریکا ناکات کەواتە ئەمریکا ئامانجی ڕوخاندنی ڕژێبی بەڵێ وڵاتەکەیە ڤەنزوێلایە حکوومەتێ بێنێ سەر بەخۆی بێتن لە قسەی ئەمریکا دەرنەچێ وەکو وڵاتانی تر زۆر باشە.